مەلاقات مستافەکەی لەگەڵ ئیدیتۆرەکان کۆ دەبنەوە. دڵنیا بن لە پاش حەفلەکەی ئەمە ئەوەی دادنین ڕۆژێک دادنین لەگەڵ سەرکەوت عێراقی چەند منداڵت تێونای منداڵەکانت چییە وە بزانم دانەیەکیان نەخۆشە؟ بەڵێ دوو کچی جوانم هەیە ناوی سایا و سیمەیە. سیمەم نەخۆشە زگما گۆچی بوو چیسی ئاگرمت لە دەروی وڵات عیلاج دەکرێت. ئینشاءالله 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 ئامین. سەرکەوت عێراقی لە چی دروست بووە؟ ئەمە تو لەقەبەکەی زۆر کەس دەپرسی دەلێ لۆ دەلێن سەرکەوت عێراقی ئەوە بتوڵەکی دیار دەکرا بۆ 2009 بتوڵەکە مینا ئیسنۆکەری بوو بتوڵەی عێراقی مینا گوتان چی هێنای سەرکەوت عێراقی بەو ناوە دەرچوو. بژی کاک سەرکەوت پرسیاری دیمە حەمە خۆرانی بۆ خۆی عەمەلیات ناکە خۆی زای کاک کوی دەبیێشتا عیرفانەکەی لە داگیری عیرفانی سعادة زۆر مرتاحم کاک عەلی هیچ عیبیش نییە هیچ مشکلێم نییە خەوم باشە بەرنامەیە کاکە قەتع کاکە تا دەبڕم دوایە دەی ئاوا جوانترە نا فیلمەکە دەبتا آخر حلقة دەبی و ناکە تەماشای بکە تەماشای ئاسوانە مە کاک محەممەد براکە دژی تەمە درێژ بێ. بۆچی دەڵێ ستاف حەفت کەسەی ئەوانی ترچین؟ والله ئەوانیش برا گەورن ئەوانیش ستافن بەڵام سەرەکیەکە دەڵێن ئەگەر نا ئاگام درێ قڕنەوەش ستافە ڕقیب بۆ تەسووت دەکات ستافە حەمە ستافە وەڵڵی هەمویان برا ئەوانە هەموو لەگە منە بەڵام سەرەکیەکان دەڵێن بەخۆش ئەوە درێن ئەمە ستافین بەڵام کە درێ ستاف حەفت کەسە مەقسەدم سەرەکیەکەیە ناوانە ستاف تەفرەکردن زەبەستە. حەمە خۆرانی خێزانداری بەڵێ کاک عەلی خێرزانم هەیە و لە 2002 منیان کاک محەممەد شتێ ناو دەربینە و بەرنامەیە فشتی سێم داڵم هەیە تەمان درێژ بن ئینشاءالله. کاک محەممەد تەماشای من کە برای منەتی کاک محەممەد ئەوەتە یاڵە مامە. حەمە خۆرانی دڵگران نابی کاتێک شێرۆ لە ئاسایی دەکاتەوە؟ نا زۆر ئاساییە شێرۆ زۆر خۆشەویستە لەگەڵم زۆریش تایبەتە گەرەکشم خۆش هەموو لەوە چی یەکم بە شێرۆ نا لاسایی بگاتەوە زۆر تەماشا خوا لێ نەدە ناو شاراتە بە پرسیارەش دیمان ئەوەیە پرسیار نییە بەس دووسرایە بەڵێنمان پێ بدەن جێمان نەیەوە. بەڵێن بێ والله لەکەتان دەبینێمەوە حتى المۆدەی بۆ دەست خۆتا بمێژن خوانەکان نایانی مەقسەدم بەڵێن و بڵند دەدەین تاوا بڵند و بەڵێن برامە تەرعیدا کار دەکەم کاکە تا دەبڕم. ئەو پرسیارە لەو خۆم بە کاک عەلی ڕابردوو خۆشتر بوویان ئێستا بە تەکیدی ئێستا. پرسیارش کەمانەیە گۆران دەڵێ زۆر لە خۆبایی لەو گوی لەزگینە بە قورعان شتەکەوانی عەلی باشە بەخۆدا ئێستا دەناسن کە کومە و دەڕاست با قسەکەی بم بەخۆدا ئەمزانم کەمە باشە کار دەکەم دەی دیسان مۆزوعەکەوێت کۆ تەداخل هەموو شتێک ناکەم ینی حەز ناکەم لەگەڵ هەموو کەسە گاوڕێتی بکەم یان برادەرایەتی بکەم ئەوەیە کە دەرێن گۆران لە خۆبایە و پۆزاوی ئەو شتەم نیە لە خۆی وەزیارە ئەلحەمدولیلا. سەفرەی لێدەن کاکە گۆران حەمە خۆرانی میراس سەرکەوت شێرۆ مەلاقاتل ڕابردووتان خۆشتر بوویان ئێستا؟ ئێستا ڕابردوو بەبیرمەهین
طبعا ئێستا بە شانازی و ئێستا ئێستا بەشانازی ئێستا بە شانازی و ئێستا ڕابردوم زۆر زەماعات هاتینە سەر کۆتایی پرسیارەکەمان پرسیارە بە قوتەکە پرسیارێکی زۆر بەقوتە و لەوەتی مەلاقاتم دروست بووە خەڵکانێکی زۆر لە دوو ئەو پرسیارینە مەلاقاتی خێزاندارە یاخود نا دەیبڕین دەیبڕین هەموو خێزاندارم دوو منداڵشمەیە و بە هەموو دنیاشان نا کارەکەش تاکو ئێستا کەشم نەکردێت کە پێویستم نەزانیە یان خێزانم یان منداڵەکان بیلمە ناو سۆشیال میدیا ڕۆپیان بەو شتانەدانیە و ئەمە ژیانی تایبەتی خۆمەیە کاک شێرەوە توش زاباندەوە بەڵێ ئەمش خێزاندار کچێکمەیە لێرە پێیان دەڵم خۆشم دێن یەکە چاوێ حەمە کەمترین کات کە لە سناپ پیشام دەدرێ یعنی دڵت پێ گران نییە باشە هەندێک جار پیشان دەدری هەندێک بە بالیفشتمان لێدای لە دڵت گران نەبوو ڕقیبە تو کاتێک کە بە ئەوەندە ئازار دەدەین و کەمتری کات پیشان دەدرێ ناخۆش نییە ئاکامە تو کارزانە تو کەمتری کات پیشان دەدرێ و هەندێک جار کە پیشان دەدرێ ئازار پێدەگا ناخۆش نییە بە قوربان بژی بریا مامە جەواد و کە ئەحمەد لێرە دەبوون دڵنیام هەر هەمان قسان دەگونیە مەڵەوەی